بەپێی دەسەڵاتەکانی سەرۆکی زانکۆ بۆ وەرگرتنی خوێندکاران لە دەوامی ئێواران مەجموعەیەک خاڵی گرنگمان دەستنیشان کردووە، وەکو گەشتاندنیش نێراوە بۆ هەموو مەعهەدەکان و کۆلێجەکان. یەکێک لەوانە بەخشینی خوێندکارانی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی لەگەڵ ئەوانەی میلاکی وەزارەتی خوێندنی باڵان لە ساڵ 50 خوێندنەکەیان، و هەروەها بۆ خوێندکارانی دەرەجەیەکی شەهیدان لە ساڵ 50 ئەفۆکراون لە کرێی خوێندن، بۆ ئەو خوێندکارانەی کە یەکەم بوون بۆ ساڵی یەکەمی خوێندنیان، ئەمەم ساڵی دووەمی خوێندنە. یەکەمەکان تەنیا لە ساعت 40 پارەی خوێندنەکانیان لێ وەرەگیرێ، و دووهەمەکان لە ساعت 60 وەرەگیرێ، ئەوانی کە سێهەم بوون لە ساعت 80 وەرەگیرێ پارەی خوێندنەکانیان. و هەروەها بۆ ئەو خوێندکارانەی کە کەوتون لە دەرسەکانە بەپێی دەرسەکان جیاکراوەتەوە، ئەوانەی کە 2 دەرسیان هەیە یان 3 وانەیان هەیە لە ساعت 40 پارەکە ئەیەن، ئەوانەی کە 3 بۆ 4 وانەیان هەیە لە ساعت 50 پارەکە ئەیەن، و لە 4 وانە زیاتر لە ساعت 80 ئەیەن، بەس بەپێی سیستەمی کۆرسات و امتحاناتی بڵین ساڵانەی کۆلێجەکەیان پەیمانگاکە بەپێی اختصاسەکانیان ئەگۆڕێت.